دووبارە سڵاوتان لێبێ. بەڵێ کاک جەلال باسمان لەوە کرد کە ئەو کاتی ئێوە چۆنە دەباشان بۆ دانیشتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەر لە ناو بزوتنەوەی گۆڕاندا دەنگی ناڕازی هەندێک لە بەتایبەت گەنجەکانمان بیست بۆی کە تەنیا کۆمەڵێک سیاسی دێرین لەو دانیشتنەدا ئامادە بوون کە جەناب دێکێک بووی لەو کەسانە قسەی ئێوە چییە؟ ڕێی من حاڵەتی لەم زۆرە حاڵەتێکی طبیعیە زۆریش ئاساییە. ینی ئەگەر ئێمە بین کۆبوونەوەکانی پێشووتری بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لایەنەکان بزوتنەوەی گۆڕان لە چارچەوەی معارزش لەگەڵ لایەنەکانی تری لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی ئەو کۆبوونانەش هەر بەشێکی زۆری کارکتەرە گەنجەکانی تێدا بوو و با بڵێن ئەوەی کە جیلی پێشوش ئەسڵان هیچ لاری نەبوو زۆریش پێ خۆش بۆ داهنیشی کردو بەڕاستی جا بە تەقدیری ئێمە مۆزوعێک بوو گەورە کرایەوە ئەگەرنا حاڵەتێکی زۆر ئەتیادیە کە ینی ئەوە دەبێ ئەو حاڵەتە بە تەقدیری ئێمە دەبێ هەم جیلی تازە ئیستیعابی کە و تێبگەوە هەم جیلی پێشوش تێبگا و ئیستیعابی کە بتوانێت ژیرانە مەعامەڵەی لەگەڵ بکە. بەڵێ دەوترێت کە لەو کۆبوونەوەیدا بێلەوەی کە ڕاگەیانەکان بڵاویان کردەوە ئەوەی کە زۆر زەخ کرایەوانێ مەسلەی پرۆژە دەستوری هەرێمی کوردستان بوو دەوترێت کە زۆر شتی نهێنی تر باس کراوە لەو کۆبوونەوەیدا. من لە کۆبوونەوە لەو کۆبوونەوە بووم جگە لەو مەشروعی دەستور و مەشروعی ئیسلاحی سیاسی بەعام جگە لەوە هیچ شتێکی تر باس نەکرا. بەڵێ زۆر باشە دێنە سەر ناوخۆی گۆڕان دەپرسم کۆنگرەی گۆڕان بەکوێ گەیشت بەستنی کۆنگرە؟ کۆنگرەی گۆڕان بەڕێی من دواکەوت و زۆریش دواکەوت سبب ئەساسیەکەشی سیاسیە. بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای 2011 سەرقاڵی کۆڕ و کۆبوونەوە بوو هەم بۆ ڕێخستنی ئۆرگانەکانی خۆی و هەم بۆ ئەوەش بوو کە لە فترێکی نزیکە مؤتەمەر ببەستێ. بەڵام ڕووداوەکانی هەفتەی شوبات و نینەکانی دواتری بارێکی زۆر نائاسایی لە کوردستانە دروست کرد بۆ هۆی ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان فریان نەکەوێت کە هەم ئۆرگانەکانی خۆی بە شکلێکی کاتی دروست بکە و هەم کەش و هەوایەکی واش بوو کە نەدەکرا ئەلەو کەش و هەوایە بزوتنەوەی گۆڕان کۆنگرەی خۆی بەستێ. خۆش دەزانی ینی ئێمە ئێستا لە کوردستانین و گەتەرەفێک کە لایەنێکی سیاسی بێ مؤتەمەر بەستێ دەبێت ئەو مؤتەمەرە زەمینە سازی چاکی بۆ بکرێت تاوەکو ئێمە ماوەیەکی کورتە لە دەستمان بەکارکردن کردوێتەوە لە ئاستی هەولێر و ئاستی دووحۆک و ئەو ناوچانە جا بۆیە ئێمە چاوەڕێین بۆی کە بارێکی ئاسایی دروست بێ لە کوردستان و لەلایەک ئەمە لە لایشتر و ئۆرگانەکانی خۆمان بە جوانی و بە چاکی ڕێ بخەین ئەو کاتە زمینە سازی دروستە بێ بۆ کۆنگرە. زۆر باشە دێمەوە سەر و پرسی کە باسمان لەوە کرد دەوترێت و باس لەوە دەکرێت کە گەنج لەناو بزوتنەوەی گۆڕاندا فرامۆش کراوە بە نمونە وتەبێژی بزوتنەوەی گۆڕان و کات کە وازی هێنا لەسەرەوە ساسە بوو کە گەنج لەناو بزوتنەوەی گۆڕاندا فرامۆش کراوە و چەند گەنجێکی دیکە لەناو گۆڕاندا ئەم هەڵوێستەیان هەیە و ئەم قسەیە دەکەن گەنج لەناو بزوتنەوەی گۆڕاندا فرامۆش کراوە؟ والله بەڕێی من ینی ڕێی خۆم وەکو شەخصم پێشتری شەر پێشەوەی دروست پێشەوەی بزوتنەوەی گۆڕانیش دروست بێ من لەسەر گەنجم نووسی و قسەم کرد و ڕاو و بیر و بۆچوونی خۆم زۆر ڕاشکەوی دیدی ئێستەی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە گەنج یان گەنجان بەعام هەم عەقڵ و هەم زەخیرەیەکی نیشتیمانی نەتەوەی گەورن و هەموو ئەو پرۆسانەی هەموو پرۆسانەی کە هەیە پرۆسی سیاسی هیچ پرۆسەیەکیان هیچ پرۆسەیەکی سیاسی ئابووری ئیداری جەماوەری ممکن نییە جێبەجێ بکرێ ئەگەر ئستەغنا لە توانە و تاقات و عەقڵی گەنج بکات جا بۆیە ئێمە پێمان وایە گەنج زەخیرەیەکە عەقڵێکە و زەخیرەیەکە زۆر گرینگە جا ئەمە ساغ بووەتەوە هەم لە ڕابردوو حەرەکەی کوردی
ینی بۆ کورد و هەم لە ئێستاشدا گەنج ئەو گەنجان ئەو ڕۆڵیان هەیە بۆ ئەوەی گەنج شوێنی خۆی هی حەقیقی بگرێ دەبێ بەڕێی ئێمە دەبێ ئەمانە بکە دەبێ کاری چوا بکە ئەو سەوابەتی قەومی نیشتیمانی لا پیرۆز بێ خاڵێکی ترکە بەڕێی من ئەویش هەر زۆر مهمە بۆ گەنجان ئەوێ دەبێ گەنج پش و درێژ بێ گەنج پاپەند بێ بە مەبادئی قەومی و نیشتیمانی دەبێ وەلایی نیشتیمانی و نەتەوەیی هەبێ دەبێ گەنج ڕۆحی خۆبەخشینی تێدا دەبێ لە ئاستی گەنجانی گۆڕان ئەبێ هەست بە مەسئولیت کا بە معنای کەلیمە ئێمە پێمان وایە گەنجانی بزوتنەوەی گۆڕان تا چەند گەنجانی گۆڕان پێوەستن بۆ مەبادی ئەمە پێمان وایە بزوتنەوەی گۆڕان دەرگایەکی نوێ بوو بۆ ئەوەی کە گەنجان بێن توانا و تااقات و چالەکیەکانی خۆیان تیا تاقی بکەنەوە و فرسەتی یەکەم هەلی یەکەم لە ناو بزوتنەوەی گۆڕاندرا بە گەنجەکان ئەگەر سەیری پەرلەمانی کوردستانکەی بەشی زۆری پەرلەمانی کوردستان لەو گەنجانە بوو و بەشێکشی لەو تێکۆشەرە کۆنانە بوو کە پێشتر ینی دیار و ئەوانە نەبوون و پەرلەمانی عێراقیش بە هەمان شێوە لەو گەنج و لەو تێکۆشەران نەبوون کە پێشتر وەکو تێکۆشەر دەرنەکەوتبوون لە ناوین و ئێمە ئێستا لە ناو ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕانیش ینی من هەر باسی ژوورەکانێک بۆکەم ئێمە لە بزوتنەوەی گۆڕان 15 ژوورمان هەیە تەنیا 3 کەسی لەوانەی کۆن بووین لە ناو لایەنە سیاسیەکان هاتوین بۆ ناو بزوتنەوەی گۆڕان تەنیا 3 کەسی نەبێت تەنیا 3 ژووری نەبێت لە دەستی ئەواندایە سەرجەمی ژوورەکانی تر لە دەستی گەنجەکان بەڵام دەوترێت کە ئەو 3 ژوورە گرنگترینیانە ئێستا پێتەڵم ئەو 3 ژوورەکانێ ژووریی ئیدارەیە پێم وانە ئەو هین بێ ینی تەمان بەڕێزەوە هەموو ژوورەکان لە ئێمەش مهمن بەڵام وان نییە ژووری علااقاتی دیبلۆماسی و ژووری علااقاتی سیاسی باخەکەی تری هەموو لە لای هەم دەموچاوانەوەیەکانن و هەم لای گەنجەکانن زۆربەی هەرە زۆری لای گەنجەکانن بەڵێ کاک جەلال لە چەند ڕۆژی ڕابردوودا 39 گەنج لە منتیقەی پشتجار دەستیان لە کار کێشایەوە لە بزوتنەوەی گۆڕان هۆکار ئێمە چی بوو؟ والله بەتاکید ینی لە ئەوەی کاری حزبی کردوێ کاری سیاسەتی کردوێ بەتاکید سراع و ململانێ زۆر ممشینە دروستبوونی ڕاوبیر و بۆچوونی جیاواز لەسەر کار و لەسەرین زۆر ممشینە جا من بڕاستی تەفاسیل و وردەکاریەکانی ئەوە نازانم بۆی کە ئەمانە استیقالیان کردو و وازیان هێنا و بەڵام ئەم حاڵەتانە بڕێی من حاڵەتێکە ممشینە لە ناو مجتەمەع و نام حزب و ڕێکخراوانە بە بزوتنەوەی گۆڕانیش کەواتە باس لەوە دەکرێت کە لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان ململانێ و باڵباڵێن و کوتلەکاری تێدایە ئەمە تا چەند وایە؟ بزوتنەوەی گۆڕان یان ئەندام و کادرەکانی بزوتنەوەی گۆڕان لە ئاسمانەوە نهاتوون کوڕی ئەم مجتەمەعن و کەم و زۆر شتە چاک و خراپەکانی ئەم مجتەمەعیان لەگەڵ خۆیان هێناوە بۆیە زۆر ممشینە ئەوانیش بەشێکیان تووشی ینی ئەم حاڵەتانە بن بەڵام لە برەوەی لەناو بزوتنەوەی گۆڕان بەڕاستی پۆست و پلە و پایە و دەستکەوت و شتی لەم جۆرە نییە بۆیە ئەم حاڵەتانی کە لەناو بزوتنەوەی گۆڕان باسەکرێ زۆر گەورەترێ لەوەی کە ینی ناو بزوتنەوەی گۆڕان بەو شکلە نییە لەوەی کە سەحافە و یان لەوەی کە مەسەرەن هەندێ لایەنی سیاسی تەلەڤیزیۆ وەیەکە کەواتە بۆنی هەیە بەڵام بزەق نەبووتەوە و وای نەکردو کە زیان لە ئەو خەتە باکە گۆڕانیشی بۆ دەکا و ئامانجە باکە گۆڕانیشی ینی حاڵەت هەیە ینی بەڵام نەبووتە مەسەرەن دیاردێکی گەورە و ترسناک و خەتەر و کەلتور و وەکەوەی کەسنەوەم حزب ناو بەشیشی حزب و ڕێکخراوە سیاسیەکان هەیە و ینی لە ناو ئەوانیش هەبێ بەڕێی من هەر خەتەرە بۆ سەر مستەقبەلی میلەتەکەمان و وڵاتەکەمان بەڵام ئەگەر ڕێی جیاوازی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم زۆر پژیری لە ڕێی جیاوازیەکەم و ڕێی جیاوازی بوونی ڕێی جیاواز شتێکی تەندروستە و تەنانەت ئێمە کادرێکیش لە ناو بزوتنەوەی گۆڕان ناو هەندێک لایەنێکی سیاسی کە بناوی خۆیەوە ڕایەک بیر و بۆ سوونیە تەرحەکان بەڕێی من ئەویش هەر ئاسایە و ئەوش حەقی خۆیەتی بەڕاستی بەڵام ئەوەیان خەتەر و خراپە کە بێ بەناوی بزوتنەوەی گۆڕان ڕێیە
بڵێ یان ڕێ باز بکە کە پێچوانەی سیاست و بیر و بۆچوونی بزوتنەوەی گۆڕان بێ. بەڵێ وتەبێژی بزوتنەوەی گۆڕان بۆچی وازیێنە؟ وەڵا و پێم وایە لە ماوەی ڕابردوو ئەو بۆ خۆی کاک دکتۆر شاهۆ خۆی ئەعلانی کرد و خۆی ڕایگەیاند و بڵاوی کردو لە عینەکەی خۆی جا دەکرێت و پرسیارە لە خۆی کێ بەڕاستی هۆکارێک نەبوو کە پەیوەندی بە ناڕازی بوونیەوە هەبێت لە بزوتنەوەی گۆڕان؟ بە تاکید ینی بەبێ گلەی نەبووە، بەڵام هەروەکو وتم ینی ڕەنگە خۆی بتوانێت باشتر تعبیر لێرنەکانی خۆی بکە بۆی ینی بە ئامانەتەوە ڕەنگە ئەگەر ڕایی خۆی پرسیارکەن زۆر زۆر باشتر. لە کۆبنەوەیەکدا ئەنجومەنی جڤاتی نیشتیمانی ڕاگەیەندرا لە بزوتنەوەی گۆڕانەوە. ئەرکی ئەم ئەنجومەنە چییە؟ ئەنجومەنی جڤاتی نیشتیمانی یان هەر جڤاتی نیشتیمانی لە بزوتنەوەی گۆڕان خۆ دەزانی ینی هەر حزبێک دروستە بێ، هەر هێزێکی سیاسی دروستە بێ لە سەرەتاوە پێویستی بە هەیکەلێکە و ئەو هەیکەلە لەسەرەوە تا خوارەوە بە شێوەیەکی کاتی کار و بەرنامەکانی خۆیان هی ئەو هێزیان ئەو حزبە جێبەجێیەکە. تەنانەت لە دروستکردنەوەی دەوڵەتیشیان لە دروستبوونی دەوڵەتیش ئەو حاڵاتانە هەیە. ئەگە ببیرتان بێ لە دوای ڕوخانی ڕژێمی بەعاسی عێراق لە 2003 عێراق بۆ بیناکردنەوەی دەوڵەت سەرلەنوێ بە چەندین قۆناغە ڕۆی. ئەگەر ببیرتان بێ قۆناغی مەسی حکم قۆناغی یەکەم بوو، قۆناغی مەسی حکم و وزارەتەکان، دوایی قۆناغی ئینتیقالی بە دوو قۆناغە تێپەڕی، ئەنجا هاتنە سەر قۆناغی با بڵێن ئەوەی کە حکومەتی دائیم تەسبیت بوو. جا بۆیە ینی ئەم حزبی سیاسیشان هێز و لایەنی سیاسیش کە دروستە بێ هەنگاوی یەکەم دەبێ هەیکەلێ بۆ خۆیدانێ و لە چوارچێوەی ئەو هەیکەلە کار و بەرنامەکانی خۆی داڕژێ، بەڵام ئەمەی کە دروستە بێ لەم قۆناغا هەمووی کاتیە. ئەم جڤاتی کە جەناب باس کرد ئەمیش بەشێکی گرنگی ئۆرگانی بزوتنەوەی گۆڕانە و بە تەقدیری من وەکو شەخص تەواو نەبووە هێشتا ئەو وینان پڕ نەکراوەتەوە، هەموویان نوقسانی هەیە. بەزەوەی کە باس کرا ڕۆڵی سەرکردایەتیە بینێت بڵێن بە شێوەیەکی کاتی دەوری ئەبێ و هەروەکو وتم، بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەو دەورا بینێ هەموو کونج و کەلەبەرێکی ئەم ئۆرگانە پڕ نەکراوەتەوە، پێویستی بە پڕکردنەوەی بە تەواوکردن هەیە، ئێشتا تەواو نەکراوە. بەڵێ دەمەوێت وەرێکی ترمان باسکردنی پەیوەندەکانی ئێستای نێوان هەرێم و بەغدا بێت. ئەگەر ئەم جارە پرسی سندنەوەی متمانە لە مالکی بێتە پێشەوە، لە کاتێکدا بینیمان تاڵەبانیش ڕایگەیان کە بۆ لەمە دووە ئەگەر مالکی بەردەوام بێ لەسەر سیاسەتەکانی پشتگیری مالکی ناکات، گۆڕان پشتگیری لە سندنەوەی متمانە لە مالکی دەکات. ئێمە قراری بزوتنەوەی گۆڕانان، قراری سیاسی لای بزوتنەوەی گۆڕان لەسەر مەسائلی قەومی و نیشتیمانیە، لەسەر مەسەلە چارە نووسازەکانە. ئەگەر حکومەتی بەغدا من نەداتە ئەو استحقاقاتی قەومی و نیشتیمانی کورد وەکۆی کە لە لایەنی کەمی وەکۆی لە دەستوری عێراقدا هاتووە، بە تاکید ئێمە ئەو لایەنە دەبین لە پێش هەموو لایەنەکانەوە کە پێیان ئەڵێن نا، و ئێمە لە کاتی خۆشی متمانەمان پێ نەداون تا ئێستا لیان بسەنینەوە. بزوتنەوەی گۆڕان متمانی بۆ حکومەتانە نەداوە، بۆ حکومەتە نەداوە تاوەکو ئێستا لی بسێنێتەوە، بەڵام لەگەڵەوەشە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بگاتە ئەوەی کە ئەوان بە پێچەوانەوە یان دژی مەساڵحی قەومی و نیشتیمانی ئێمە بن، بە تاکید ئێمە لە پێشەوەی هەرە پێشەوە بین بۆ ناڕەزایەتی و بۆ ئێمە خۆرگرتن. بەڵێ یەکێک لە ناکۆکیانی ئێستەی نێوان هەرێم و بەغدا پرسی دامەزراندنی ئۆپەراسیۆنەکانی دیجلەیە. ئێوە چۆن لەم بابەتە دەڕوانن؟ هەر بە خۆی مەبەست لە پێکێنانی ئەم عملی دیجلە چییە ینی؟ بە تەقدیری ئێمە من بە لێکدانەوەی خۆم
ئەم دروستکردنی ئەم قیادەی عملیاتی دجلە لە سنووری هەردوو پارێزگای هەرسێ پارێزگای دیالە کەرکووک سەلاحەدین کە من ڕێیم وایە ڕەنگە ناوچەکانی تریژ بگرێتەوە مستەقبەلەن یان بەشیشی ناوچەکانی تریژ بگرێتەوە مستەقبەلەن بۆ ئەوەیە کە بۆ ینی خۆ ئامادەکردنیەکە بۆ ئەو ئەگرانەی کە لە مستەقبەلا دێنە پێشەوە بە تایبەتی بۆ ئەو سراع و ململانەی یان ئەو شەڕ و ململانەی هەرێمایەتی کە ممکنە لەم ناوچەیە دروست بێن. بەڵێ کەواتە بۆی ئەم کاتە هەڵبژێردراوە بۆ ڕاگەیاندنی یاخۆ دروستکردنی ئەو ئۆپراسیۆنەکانی دیجلە؟ بەڕێی ئێمە ینی هەڵبژاردننی ئەم شوێنە ئەم ناوچەیە و هەڵبژاردننی ئەم کاتە و ئەلەم هەلومەرجە ئەلەم هەلومەرجە تازەیە ئەلم مەرجی ئێستەی کە لە ناوچەکەدا شەڕ و ملمانی شتن هەیە بە تایبەتی لە سووریا. بەڵێ مەبەستم بوو کە وەختەکەشی علاقی بۆەوە هەیە ینی بۆیە لەم کاتەیەوە ڕاگەیەندراوە بە تاکید. بڵێ بۆ پێی تۆ بەرپرسێکی باڵای گۆڕانیت و بۆ خۆت خەڵکی کەرکووشیت و چاودێرێکی باشی دۆخی ئەو شاری لە دوای ڕاگەیاندنی ئۆپراسیۆنەکانی دیجلەوە دۆخی شاری کەرکووک بەرەو کوێ دەچێت؟ بە تاکید ئەو دروستکردنی ئەو قیادەی عملیاتی دجلە حاڵەتێکی دروست کردووە لە ئاڵۆزی بەڵام خۆشبەختانە ئەوەی کە زۆر من دڵخۆشم ئەوەیە کورد بەگشتی یەک مووقفی هەیە لەسەر دروستکردنی ئەو قیادەی عملیاتی دجلەیە و باری سیاسی و دەرونیش و دەبێت ملەتەکەشمان ئێمە لە ناوچەکە جگە لەلایەنە سیاسیەکان ملەتەکەشمان من دڵنیان پێی رازی نابێ و هەڵوێستیانە بێ و مووقفیانە بێ ئامادەکاریتان و بە توندی دژی ئەو ئێوە وەکو گۆڕان ئامادەکاریتان هەیە بۆ ئەگەر و لێکەوتەکانی پاش ڕاگەیاندنی ئۆپراسیۆنی دیجلەکە ئێستا ڕاگەیاندراوە ئەگەر و لێکەوتی لێ بکەوێتەوانێ ئێوە هیچ ئامادەکاریەکتان هەیە وەکو گۆڕان؟ ئێمە بۆ دامی پارێزگای کەرکووک بۆ دامی جەماوەری خەڵکی کەرکووک لەماوەی ڕابردوو کاگنیشوان سەردانی محافەزەی کەرکووکی کرد هەم بۆ دەعم و پژگیری پارێزگا و هەم بۆ تەئیدی محافەزە لە ئەوەی کە ئەو بەتوندی دژی دروستکردنی ئەو قیادەی عملیاتی دژلەیە. بەڵێ کەواتە بەرپرسیارەتی کۆی هێزە سیاسەکان و دەبێم هێزانە چی بکەن بۆ یاخود لە بەرامبەر ئۆپراسیۆنەکانی دیجلەدا؟ بە تێگەیشتنی من بە تەقدیری من ئەوەیە کورد زۆر زۆر گرینگە موحەد و یەکگرتوو بێ لەم مەسەلەیە کە ئێستا خۆشبەختانە سەرەتاکانی بەڕەسمی و غێری ڕەسمی ئێلان کراوە کە هەموو لایەنە سیاسیەکانی کورد و تەنانەت نەظەماتی مجتەماعی مەدەنیش ئێمە لە ئاستی جەماوەریش خەڵکە ناسم خەڵک زۆر دڵخۆشە بۆ وحدەتە بۆ یەکگرتوویە لە ئاسی ئەو مەسەلەیە. خاڵی تریش ئەوەیە من دەمەوێت بڵێم دەبێ لایەنە سیاسیەکان بەتایبەتی ئەوانەی کە لە دەسەڵاتان هەموو وەرەقەکانی خۆیان بەکاربێنن هەموو وەرەقەکانی خۆیان هی ئەقلیمی هی عێراقی هی نێودەوڵەتی بەکاربێنن بۆ ئەوەی کە ئەم مەشروعە پوچەڵ بکەنەوە و ڕێنەدەن چکە ئەمە مەشروعێکی خەتەر و ترسناکە زەرر و زیانی زۆری لەیەکوێتەوە ئەمە جگەلەوەی کە ناوچەکە تێکەدا ناوچەی باڵێن سنووری دیالە و مووسڵ و تکریت تێکەدا و حاڵەتێکی حکومی عسکەری لەو ناوچانە دروستەکە ئەمە دەبێ حسابی ئەو بکە گەر شتێکی لەو جۆرە بوو قەتعی عەش دروستە بێ لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان و بەغا لەوێ لە عێراق شتێک نامێنێ بە ناوی پرۆسێ سیاسی لە عێراق شتێک نامێنێ ئەگەر ئەوە بچەسپێ و دروست بێ شتێک نامێنێ بە ناوی حکوومەتی شراکەی وەکۆی خۆیانەڵێن شراکەی وەتەنی جا بۆیە زۆر زۆر گرنگە ئەمانەی کە خاوەنی ئەم مەشروعان پێداچوونەوە بکەن ئەگەرنا پێم وایە وەزی عێراق بە تەواوی تێکچێ لەسەرەوە. کەواتە پێت وایە بەردەوامبوونی ئۆپراسیۆنەکانی دیجلە وا دەکات نۆری مالکی لە کورسی دەسەڵات دوور بخاتەوە؟ بە تەقدیری ئێمە ئەنەگەم ئیسراری هەبێ نەکرد ینی هەر پرۆسی سیاسی تێکەچێت لە عێراق نەکرد مەوزوعی نووری مالکی نیە
ینی مۆزوعەکە زۆر گەورترە لە نووری مالیکی و لە ئەنجومەنی لەسەر لەوەی متمانە بدرێ متمانە لە ئەسەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربژێتەوە ینی پرۆسی سیاسی تێکەچێت لە عێراق پرۆسی سیاسی تێکەچێت لە عێراق ئەو شەراکەتە حەقیقی ئەو شەراکەتەی کە بوو لە عێراق ئەو شەراکەتە نامێنێ کورد و سونە و پێکاتەکانی عێراق بەڵام قسەیەکی لەسەرەوەی کە مەرج نییە بۆ جۆرە بێت چونکە نووری مالکی لە ئێستادا سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی یەکەمی هێزە چەکدارەکانی عێراقیشەوە لەسەر داوای ئەو بە بڕیاری ئەو فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە پێکێنراوە و بۆ خۆی ئەگەر ئەمە ئەم بڕیارە هەڵبوەشێنرێتەوە کورد لارینی و لە کاتێک ئەگەر هەڵنەوەشێنرێتەوەنێ کورد تاکە داوای ئەوەیە کە مالکی لا ببرێ بۆ ئەوەی طبعا دواتر ڕێدەکەونەوە لەسەرەوەی کە فەرماندەیەکی لەم جۆرە یاخود ئۆپراسیۆنەکانی دیجلە هەڵبوەشێنرێتەوە کەسێکی تر لاوپەیمانی نیشتیمانی بێتە جێگەی مالکی. ئێمە هەروەکو باسم کرد پێشتر ینی ئێمە ئیسراری ئێمە لەسەرەوەیە کە بوونی ئۆپراسیۆنیی وە پێشتر لە کۆڕووکوبنەوە و لە مقابلەتەکانی تریش خەڵکی پسپۆر و شارەزای لە بواری دەستور و لە بواری خەنەکان وتیان ئەمە کارێکی نادەستوریە بەڕاستی ینی ئەمە جگەلک ئەوی کارێکی نادەستوری لە ڕووی سیاسیشەوە بۆ ئێمەی کورد لە ناوچەیە کە نیزاعیشی تاریخی لەسەرا نیزاعیشی تاریخی تێدایە سراع و ملمانەیەکی دوور و درێژی تێدایە دروستکردنی ئۆپراسیۆنیی وە ئەگەر بەو لێکدانەوەی کە من باسم کرد ئەگەر ئەوەش نەبێ سراع و ملمانەکانی ئەو ناوچەیە تونترەکە لەوێ ئەو منطقەیە ئەو هێزانی کە بابن ئەو فڕقە و ئەو ئۆپەراسیۆنی لێ پێکاتەوە ئەو قیادی عملیاتی لێ پێکاتەوە ئەوانە لەوانە بوون دەستیان لە خوێنی کووردا هەبووە لە شەڕەکانی ئەمفال بەشدار بوون لە سراع و ململانەکانی ناوچەی کەرکووک و ئەوانە بەشدار بوون کەوانە بە نەتیجە بەشی هەر زۆریان هەم دەستیان لە خوێنی کورد هەیە و هەم ئەمانیش حاڵەتێک لە ڕقوقین و حەقد و کراهەتیان هەیە لەسەر کورد و مەسلەی کوردوانە جا بۆیە ینی ئەم مەشروعە ینی جگە لەوەی کەوتمان مەشروعێکی نادەستوری ناقانونیە مەشروعێکی سیاسیە سەر لەبەر دژی مەسلەی کووردە دژی ئەو ناوچانەیە کە نیزاعی لەسرە دژی ئەوەیە خۆ زانیت دیالە کەرکووک سەلاحەدین بە تەقدیری من هەروەکو باسم کرد سبەی حاڵەتە لە مۆسڵ ژووەدا بۆیە ئەگەر کورد ئێستا بە موحەدی وەیەگرتووی ڕوبەڕووی نەبێتەوە ینی ڕەنگە سبەی خەتەرتر بێ بۆیە کورد دەبێت لەسەر ئەم مەسەلەی تێکیدا لەگەڵ ئەو حکومەتە ئەگەر بۆی بچێتە بەڵێ تاالبانی دەوترا کە پێشتر تاالبانی ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ئاشتەوایی عێراقدا لە ئێستا دەبینیمان تاالبانی گەڕاوەتەوە سلێمانی بازدەوە دەکرێت کە نیگەرانە لە بڕیارەکانی مالکی و لەوەی کە هەندێک بێبەڵێنی نواندووە بەرامبەر بە کورد پێتان وایە ئێستا ڕۆڵی تاالبانی چی دەبێت لە چارەسەرکردنی ئەو قەیرانی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغدا هەیە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک ئەوەی ڕاگەیان لە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە سەر و کۆمار لە بەرەوە گەڕاوەتەوە یانیان پێچی حاڵەتێک لە ناومێدی هەبێلەوەی کە ئەو بتوانێت لایەنەکانی سراع شیعە کورد سونە کۆ بکاتەوە بۆیە طبعا ئەمە ینی ئێستا نییە ئەم حاڵەتایان ئەم سراع و ململانەیە دەمێکە و هەروە بۆ بەڕاستی بەڵام لە ماوەی ڕابردوو زۆر بە پشوێکی درێژ تەعامل لەگەڵ ئەم حاڵەتە کراوە جا بۆیە من بۆ خۆم ینی ئێستا گەیشتم ئەتە قەناعەتە کە ئەو ئومێدە زۆر کز و لاواز بەڵێ کەواتە بام پرسیارەکە ئەوە بکەم ئەگەر تاالبانی لە ناوبژیوانی نێوان هەرێم و بەغدا بێنینە دەرەوە یاخۆت لە ئاشتەوای عێراق بێنین دەرەوە کاریگەریەکان چی دەبن؟ زانی تۆ هەندێشتی سابت هەیە ینی سراعەکان پەیوەندی بە تاکە کەسەوە نییە پەیوەندی بە شەخصەوە نییە سراعەکان لە نێوان سونە و شیعە و لە نێوان با بڵێن عەرەب و کوردیش ماوەی ڕابردوو سراعەکان لەسەر ئەرزە لەسەر بەنسبەت کوردەوە لەسەر 25 لە سەدای خاکی کوردستانە لەگەڵ بنسبەت کوردەوە لەسەر 2 ملیۆن ئینسانی کووردە لە بەنسبەت کوردەوە لەسەر ئەو سەروت و سامانەیە کە لەو منطقانە هەیە جا بۆیە ئاسان نییە
ینی هەم بۆ کورد لایەنی کورد و هەم بەڵێ. بۆ ئەو لایەنەی کە کەوتونەتە ناو ئەو پرۆسی سیاسیەوە هەم لە ڕابردوو هەم لە ئێستا. ململانەکە لە ململانی نێوان مالکی و بەرزانی و ئێستا بۆتە ململانەی مالکی و تاالبانیش پێتان وایە تاالبانی دەتوانێت مالکی بخە؟ ینی ململانەکان من وای نابینم ململانەکانی ئێستا کەوتۆتە نێوان کورد بەگشتی من پێشتر باسم کرد کە ئێستا کورد هەمووی موحەد و یەکڕان لەسەر ئەو فعل و کار و کردەوەی کە با بڵێن حکوومەتی بەغاییکە و تەنانەت بەشێشی چاکی عەرەبی سوننەش دژی یان لە تاک ئەو حکوومەتی بەغانین لەو کار و کردەوە لە کار و کردەوەکانی یان لە کار و بەرنامەکانی جا بۆیە ینی مۆزوعەکە لە توانای شخص و با بڵین کار و کردەوەی شخص دەرچووە. بەڵێ جەلال جەوهەر ڕێخەری ژووری پەیوەندی سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاس بۆ ئەوەی میوانی ستۆدیۆ نارتی بووی. سوپاس دەکەین. سوپاس. عزیزان یەنارتی تا چاوپێکەوتنێکی دیکە هەر شاد و ئاسوودە بن. زۆر سوپاس.